بەتەمەنترین کەس لە ئەمریکا ئامۆژگاریمان دەکات ئەو کە ئێستا تەمەنی دەبێتە 115 ساڵ نهێنی تەمەن درێژەکەی ئاشکرا دەکات و ئامۆژگاریمان دەکات چۆن بژین و چۆن چێژ لە خۆشیەکان وەربگرین. ئەلیزابێت فرانسیسی تەمەن 115 ساڵ ئەو ژنە ئەمریکیەیە کە لە جەنگی یەکەمی جیهانەوە تا نقمبوونی کەشتی تایتانیک بەشداری لە هەموو بۆنەیەکی گەورەدا کردووە. سەبارەت بە چۆنیەتی ژیانێکی درێژ و بەختەوەر، ئەلیزابێت فرانسیس بە ڕۆژنامەی واشنتن پۆستی وتووە: ڕایخۆت دەرببڕە و زمانت مەگرە، گوێمەدا بە قسەی خەڵک، چونکە مرۆڤەکان هەمیشە شتێکیان هەیە بۆ وتن. ئەلیزابێت فرانسیس کە لە ئێستادا تەمەنی کچەکەی 95 ساڵە، لە ساڵی 1909 لە ویلایەتی لویزیانا لەدایک بووە. لە شاری هیوستن قاوەخانەیەکی بەڕێوە بردووە و بە پێڕۆشتنی پێ باشتر بووە لە ڕۆشتن بە ئۆتۆمبیل. بەردەوام چێژی لە ئاهەنگ و بۆنەکان وەرگرتووە و بەشدارێکی کارا بووە. ئیتێل هاریسۆن نەوە تەمەن 69 ساڵەکەی دەڵێت: دایکم و داپیرم چێژ لە دانیشتن لە تەنیژ یەکتر وەردەگرن و پێدەکەن و سەیری تەلەڤیزیۆن دەکەن. هاریسۆن بە ڕۆژنامەی واشنتن پۆستی وتووە: دوێنێ شەو پرسیارم لێ کرد کە هەستە چۆنە سەبارەت بە تەمەنی 115 ساڵ. ئەویش زەردەخەنەیەکی کرد و وتی: سوپاس بە خودا لێرەم و ناشمەوێت جارێ ماڵئاواییتان لێ بکەم. ئاماژەی بەوەش کردووە هەموو ساڵێک کێکی لەدایک بوون بۆ داپیرم داوا دەکەم. ئەمە بۆنەیەکە شایەنی ئاهەنگگێڕانە بۆ ئەوەی بزانم هێشتا لەگەڵمانە. فرانسیس لە مانگی شوباتدا وەک بەتەمەنترین کەسی وڵاتەکەی دیاریکرا، دوای ئەوەی ئیدی سیکارێلی خاوەنی ژمارەی پێوانەی تەمەندرێژی لە دوای 116 ساڵ ژیان لە کالیفۆرنیا کۆچی دوایی کرد.